دانیتان باش ڕۆژتان باش ڕۆژێکی نوێ و دەستپێکی کار و چالاکێکی باش بێ ئەمڕۆ بۆتان بۆ هیوام کە تەواوی ڕۆژەکانی هەفتەتان بە باشی بەڕێکردبێ و جیا لەوەی کەوەکەوەی ڕۆتین بێ سەیری بکەین نا دەرفەتێکی نوێیە و ڕۆژێکی نوێ بۆ هیوام کە ئەم ڕۆژ بە تەندروستێکی باشەوە ئەو لە هەموو شتێک گرنگترە چونکە ئەگەر بتوانین تەنها چێژ لە تەندروستێکی باش وەربگرین تەنها چێژ لەوە وەربگرین کە زیندوین ئەتوانین بە لەشێکی ساغەوە هەستین و کارەکانمان بکەین ئەوە هەموو خۆشێکی ژیانە ئەم ڕۆژێمە ماندوو نەبووین وەک هەمیشە بڕگە و بابەتی تایبەت و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون جگە لە هەر چوار پارچەی کوردستان لە دەرەوەی گیانیش بابەتە سەرنجڕاکێشەکان کۆکەینەوە بۆ ئێوەی خێنەڕوو با لە سەرەتەوە بە هەندێکیان ئاشناتان کەم دواتریش بە ڕوونتر وە گفتوگۆی زیاتر لەسەرە و بابەتانە ئاکەین. چواردامین پێشانگای نێودەوڵەتی ئاشتار بۆ هونەری تەشکیلی لە سلێمانی کرایەوە. 89 تابلۆی جیاواز لە 5 وڵاتی جیاواز و سەرجەم پارێزگاکانی عێراق نمایش کرابوون. لە شاری شنوێ ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک ماڵەکەی خۆی کردوتە نەمامگە و سەدان جۆر گوڵ و گیای جیاوازی تێدا بەرهەم دەهێنێت. خۆشی دەڵێ سەرەتاوەکو حەزی کەسیە و کارەی کردووە بەڵام ئێستا کڕیارێکی زۆری هەیە. لە یەکێک لە کۆگاکانی زبڵ و خاشاک لە ئەنقەرە ژمارەیە کرێکاری ئافرەتی کورد هەن کە لە پێناودابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانەیان کاری قورس دەکەن. بام بەیانیە لە سلێمانیەوە دەست پێ بکەین باسی و پێشانگایەتان بۆ بکەین کە ئەمە بۆ جاری 14هەمینە بکرێتەوە. پێشانگاکە نێودەوڵەتیە بە ناوی پێشانگای نێودەوڵەتی عاشتار کە ئەم پێشانگایە بۆ هونەری تەشکیلیە لە 89 تابلۆی جیاواز پێک هاتووە کە لە 5 وڵاتی جیاوازیشەوە یاخود بڵین لە سەرجەم پارێزگاکانی عێراق و 5 وڵاتی دیکەش ئەم تابلۆیانە نمایش کراون. ئامانجی ئەم پێشانگا نێودەوڵەتیە بۆ ئەوەیە کە کارێکی هاوبەش لە نێوان شێوەکاران ئەنجام بدرێت. باسی تابلۆکەیەکە دڵخۆشە بۆ جاری سێیەم بەشدارە لە پێشەنگای نێودەوڵەتی عاشتار بۆ هونەری تەشکیلی کە بۆ جاری 14هەمینە لە سلێمانی دەکرێتەوە. لەو حەکەم باسی دڵخۆشی ئافرەتەکە لەبەرەوەی ئافرەت چەند دڵی خۆش بێ چەند پەروەردەی باشتر ئەبێ چەند ژیانی ماڵەکەی خۆشتر ئەبێ. 89 تابلۆی جیاواز لە 5 وڵاتی جیاواز و سەرجەم پارێزگاکانی عێراق نمایش کرابوون. بۆ بینینی ئامادەبووان لە هەموو عێراقەوە هاتبوونە سلێمانی لە هۆڵی نمایشکردن لە ئەمنە سوورەکە. ئامانجەکان هەموو یەکگرنەوە کەلتورەکان کۆمەڵێک ڕەنی جیاواز کۆمەڵێک تعبیری جیاواز ئەو تعبیرانە ئەو ڕەنگانە هەمووی سوود لێکتی ئەبینن ئاڵگۆڕی ڕنگ و کەلتوری وڵاتی جیاوازیان شاری جیاواز بە یەکتری زیاتر وە ئەکا هونەرەکە بەرەو پێشکەوتن بچێت. ئامانجی ئەم پێشەنگا نێودەوڵەتی ئەوەیە کارێکی هاوبەش لە نێوان شێوەکاران ئەنجام بدرێت گزارش بکات لە هەموو بۆچوونە جیاوازەکان لە ڕێگەی هونەری تەشکیلیەوە. مەبەست لەکردنەوەی پێشانگایە پێکەوە کارکردنمانە و لەگەڵ تێکەڵاوبوونی کار و کولتورەکانی یەکتری و لە یەک نزیکبوونەوەمان بۆ کردنەوەی پێشانگایکی هاوبەش لەگەڵ 5 وڵاتە بەشداریمان کردووە. پێشەنگاکە 2 ڕۆژ لە سلێمانی بەردەوام دەبێت. بڕیارە جگە لە پارێزگاکانی عێراق لە وڵاتانەش نمایش بکرێن کە ئەمساڵ شێوەکارەکانیان بە تابلۆ بەشداری پێشەنگاکە بوون. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.
جژنی نەورۆز جیالەوەی جژنێکی کۆنی کوردەواریە جژنێکی نەتەوەیە بێگومانم جژنە دەرفەتێکە بۆ ئەوەی کە هەموو خزم و کەسوکار لە دەوری یەک کۆ ببنەوە یاخود بەیەکەوە پلانێکدانن و سەیران و سەفرە بکەن زیاتر لە 5 خێزان کە چەندین مانگە یەکتریان نەبینیوە بەیەکەوە گەشت و سەیرانەکەن ئەزانین ئێستا زروف وای لە هاتۆ زۆر درەنگ درەنگ یەکترە بینین هەموو کەسەکانیش بەتایبەت کەسە بە تەمەنەکان گلەیەوەکەن کە سەستی لێ ڕەحم نەماوە درەنگتر یەکتر بەسەرەکەنەوە بەڵام لەم جژن و بۆنانەدا ئەبێتە دەرفەتێک بۆی کە چەندین ئایلە بەیەکەوە کۆ ببنەوە سەیران بکەن کە لە مێژی شەیەکتریان نەبینی بێ ئەم خێزانەی کە ئێستا کۆبوونەتەوە و خانەوادێکی گەورن بێگرتووی دانیشتون و پەیامی نەورۆزیشیان بۆ کوردەکانەوەی کاڵن با هەمیشە بەم شێوەیە کۆبینەوە خۆزگا میشە ئاوا بەیەکگرتووی بین و هاوکاری یەکتر بکەین بتوانین ئەو خۆشەویستی کە هەیە بەردەوام بۆ یەکتری دەربڕینەوە دەستێ بە تەنیا دەنگی نییە ئەمە قسەی مام هاشمەکە لەگەڵ کوڕەکانی بەیەکەوە سەرقاڵی هەڵدانی خێوەتن بۆ خێزانەکەیان مام هاشم لەگە کەسوکار و منداڵەکانی هاتوونەتە گەشت و سەیرانگە لە سەیرانگای شێخ توراب ئەو دەڵێ بە تەنیا هیچ شتە ناکرێ گەشت و سەیرانش بە خزم و کەسەوە خۆشە وەک بۆشم باس دەکا بڕگار وایە هەموو خزم و کەسیان لەم سەیرانگایە پێکەوە کۆ ببنەوە مام هاشم دەڵێ جژنی نەورۆز و ئەم کۆبوونەوە خێزانیە پێمان دەڵێ کورد دەبێ هەموو کاتێک تەبا و یەکگرتوو بێ جەوگۆڕینەکە یادکردنەوەکە یعنی کۆبوونەوەکە گشت حائلەکان و خزم و کەس و دۆست و برا و ئەزیزەکانمان کوردیش دەبی هەموو کاتێک یەکگرتووبی بە یەکگرتووی هەموو شتێک هەموو مەرامەکمان جێبەجێ دەبی ئەگە یەکگرتوو نەبین هیچ کاتێک بە ئەوەی من بەڕێی من هیچ کاتێک سەرکەوتوو نابین ئەگە یەکگرتوو نەبین لە ناو سێرانگەکانی کوردستان ڕوو لە هەر شوێنێ دەکەی پۆل هاوڵاتیان پێکەوە دانیشتون جۆرەهای یاری کوردەواریش پێکەوە دەکەن شایی و هەڵپەڕکەی کوردەواری دەکەن کە دەستگرتن و پێکەوە بوون نیشان دەدات هاوڵاتیان دەڵێن نەورۆز هەر ئاگر و هەڵپەڕکێ نییە هێمایەکە بۆ یەکبوونمان هەندێک هەنا یعنی لە کاتی نەورۆزان هەندێک هەنا یعنی لە کاتێکتر وەڵام خۆشە لە کاتی نەورۆزان ئێمە پێشەوەی نەورۆزدا بێ مانگێک دەبێت خۆمان ئامادە کردەوە لە ئامادە باشی داینەوە هەموو هاتوینەتە ئێرە کۆ بووینەتەوە شەو لێرە نستینەوە زۆر خۆش بە زۆر یعنی هەردەم پێکەوە بووینەوە ئیشەڵا هەر پێکەوە دەبین هەموو کاری کوردستانی شەر پێکەوە بووین ئیشەڵا چکەگەرکە بە تەنیا بین لە ماڵەوە بیکەین خۆشترە بەڵام وهای زۆر خۆشە یعنی هەموو کۆ بووینەتەوە مام و خاڵەکان و هەموو پێکەوە کۆ بووینەتەوە زۆر خۆشە بەڕاستی لەگە مامەکان و مامۆژن و هەموو ئامۆزاکان و زۆر هەموو کورزاکان و ئەوان لەگەوانە زۆر خۆشتر دەبێت ئەگەر ئێستاوان نەبین ئێمە ناتوانینەوە هاڵ شای و ئەوە زۆر بین و خۆش ببینە سەر جژنی نەورۆز و سەیران و گەشت دەرفەتێکە بۆ دیداری پێکەوەبوونی خزم و کەس بەیەکەوە و لە دەوری یەکتر گەنجەکان بەیەکەوە لە دەوری کەسانی بە تەمەندا دەنیشن بە قسەی خۆش و بە گۆرانی بە یاریکردن کاتیان بەسەر دەبن لە کارەکانیشدا هاوکاری یەکتر دەکەن تا دەگاتە شایی و هەڵپەڕکە و دیلان ئەوان دەڵێن بە هاوکاری وێگرتووی دەگەینە لووتکەی سەرکەوتن هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر هەر بعد باسی سەیرانەکان بکەین بزانین چ دەرفەتێک ترەیە بە هاوڵاتیان جیالەوەی کە ئێستا باسیەوەمان کرد لە ڕێگەی و پاکێجەی هاوکارمان هێرۆ مەولودی ئامادەی کردبوو باسیەوەی کرد کە خەڵک لەو کاتە بێگرتووی و خۆشترە چەندین خێزان کۆ بنەوە بەڵام هەندێک دەرفەتی دیکەش هەیە لەم بۆنانەیە بە تایبەت کە چن بۆ سەیران و گەشتەکان هەندێک کەس دەتوانن لەو کاتانەیە کارێک بکەن بۆ نمونە بژێوی ژیانیانی لەسەر دابین بکەن هەروەک چۆن سێ هاوڕێ بەیەکەوە کاری دروستکردنی ناسکەنان و شیرینیەکەن کە ڕۆژانی نەورۆز لە سەیرانگاکان چەند بەرهەمێکی خۆماڵی دروست دەکەن و هەر لەوێش ئەیفرۆشنەوە بە تازەی یەن بە کڕیارەکان ئەو هاوڵاتیانە خەڵکی باکووری کوردستانن ئەوان ێستا لە هەولێرە ژین و بەهۆی ئارامی و ئاسوودەیی هەولێرەوە وای کردووە کە ئەوان بیر لەوە نەکەن بڕۆنەوە بۆ باکوور و لێرە نیشتەجێ بن و بژێوی ژیانی خۆشیان هەر لێرە پیا بکەن با بەیەکەوە ببینین بزانیم هاوڵاتیە کوردانەی باکوور
لە چ سەیرانگایە کارەکەن و چیە فرۆشن. لەناو گشت و سەیراندا سێ هاوڕێکە خەڵکی باکووری کوردستانن لە سەیرانگەی هەنارە کاری دروستکردنی جۆرێک لە پاقلاوایان دەکرد و هەر بە گەرمیش دەیان فرۆشت. بۆ ئەوان هەرێمی کوردستان شوێنێکی ئارامە و دڵخۆشن بەم ئازادی کە لە باشووری کوردستان هەیە. ئەز کوردی باکوورێمە 4 ساڵە هەولێرێمە چۆش کرد هەولێر ملەتێمە دلێمە خۆشە ئەم دوورا شغل دکن شغڵی باقلای دکن شیرینای تورکی باقلایمە باقلای خۆمانیە بخۆ ئاردێوی ڕوون بە دروستکن شیلاوی تەبعیە بخۆ دروستکن جەمعەت لمە مەمنونە جەمعەت کێ دخوا باشە چۆش کرد نەڤرۆز باشتر. زارا کاری دروستکردنی ناسکەنان دەکا و یارمەتی وەستاکەشی دەدات. ئەو خواردنانەی دروستی دەکەن هەمووی کوردین و خۆماڵین. زارا دەڵێ لە گەشت و سەیراندا کار دەکەین و دڵخۆشین بە جەژنی نەتەوەی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی. هەموو کوردان نێڤرۆزانە بیرۆز دکەم ئێز ئۆستا هاتنە شغل ئەو باقلava dürüst dike ez nazikanan dürüst dikim evve li hez dikin divije havîne temîz e hemû diştî me tabî ye şîla me ardê me rûnê me hemû tabî ye bê zeytnî ye rûnê nazikana goştê me yê xûmanî ye peynîrê me em xwe dürüst dikin rûnê me hemû diştî me xûmanî ye bona Kurda hizmet didim wira. بەشێک لە هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆ گەشت و سەیران سەردانی سەیرانگەی هەنارەیان دەکرد لە سنووری هەولێر بە خۆڕازاندنەوەیان بە جلوبەرگی کوردی و بە گوێگرتن لە گۆرانی هەڵپەرچەیان دەکرد و دوای خواردنیش پاقلاوەی گەرمیان دەخوارد. ئازر فاروق کوردستان 24 هەولێر. لە گەشت و سەیرانەکان ئەوەی کە گرنگی پێدرێ خواردنە بە تایبەت دەگەر خواردنەکان کوردەواری بێ و ئەو خواردنەکان چام و چیژیان زیاترە لە سەیران نازانم کاچیتە ئەو شوێنانە خەڵک زۆر زۆریشتیای زیاترە بێ حەز بە خواردن زیاترە بێ یەوەی ئەم هەموو جۆرە خواردنە و هەم هەواکەشی پاکە بۆیە لە ئاکرێ خەڵکی زیاتر گرنگی بە خواردنە کوردەواریەکانیان لە سەیرانەکاندا بزانین لە ئاکرێ چ خواردنێک زۆرتر خواستی لەسەر بە تایبەت کاچن بۆ سەیران. سپێدەهیەکە زوویە و بەریا گەهشتنا میهوانان ئەدناوە وی سروشتê ciwanدا li devera Akrê ew mijûlî lênan û dirûstkirina tirşikê ye. Di nava seqayekê temam aramda ew mijûlî dirûstkirina kutilkanin ji bo ku di nava seyrana xwe da xwarinek temam kurdewarî li ser agirê daran ji bo xwe dirûst bikin. Ez li storana hate مالای بابر منو برای تشین مخره لیره بادینا اما هاتین ما گفت دیگه راتشین سفری درد از اتخارنه که حاضر کم بریانی او ترشکه و میوان جیت های میوان المجی اوجی اشتانه گشتنه اوجی بریوتین اجی ترشکه بو حاضر کم حتی اوتین سلامتی بگه نزید فراوینا خود خوین اجازه چین دیگه کی دیگه جی استراحتا خو کن فیقو تشتی خودانین تشتی خود خوین بو شوی دی چینه پشتی تقریبا شویش دی خوین زنگ دی چینه خواردنên ku di nava seyranê da tên lênan, xwarinên temam kurdewarî ne û bi awayek dilveker jî tên dirûstkirin ku ev henê li cem van seyraniyan xwedana tameka cuda ye. Spêdeke em derkeftin hatîn bû sefrê me biryar da helmal ku em xwarinê çê nekin em bînin nav sirûşê Kurdistanê çêkeyin طبیعت کردستانه خارن تامکی زیادتر هست که مال چیکه یا مال تو چیکه حتی دیگه نجی سفری دی سار ببیتن و نسبت خارن کردواری نه برنج کردیه و هر کس زاین خارن کل سر دارا بیتل چولی بیت تامکی زیادتر هست و ابطان که بیتن دناوا و جشن دا سیرانیان لدور آکری سه روژین خوال ناوا سقاک آرامو جنگه که پاکشداد درباز کرن که اوهانه دلخوشک تمام لناوا وانا دا پیدا کر بو. آری حسین کردستان 24 آکری. لە گەشت و سەیران باسیەوەمان کرد چ خواردنێک خۆشە خەڵک چۆن سەیرانەکە لەوێ کێ بژێوی خۆی پێیاکە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە ئێمە ئاگامان لەوەیە کە تیمەکانی فریاگوزاری
و تیمەکانی تەندروستی بێگوێدانەوەی کە ئەوانیش پشویان هەبێت بەردەوام لە ئامادەباشیان بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. ئێستا لە بۆنەکانە تیمی فڕۆکەوانیش کۆمەڵێک ئەرک جێبەجێیەکەن هەر ئەمبۆلانسەکان نییە، تیمی فڕۆکەوانیش بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە بە هاوکاری هەمویان بەیەکەوە ئەگەر ڕووداوێکی نەخوازراو هەبوو بە زووترین کات بەدەنیەوە چن. زۆربەی جار لە ڕووداوە تەندروستیەکانیشە تیمی فڕۆکەوانی هاوکاری ئەو کەساناکەن کە پێویستیان بە چارەسەری خێرا هەیە، چونکە زۆر جار لەوانەیە ئەمبۆلانس نەتوانێت بە زووترین کات بگاتە شوێنی فریاگوزاری یاخود تەندروستی. بۆیە زۆرترین کات بە فڕۆکەوانی بە تیمی فڕۆکەوانی گوێزنەوە بۆ نەخۆشخانەکان. خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی بە ئاسمانی هەولێردا بفرێت. ڕەقیب عومەر لە هێڵی فڕۆکەوانیە باس لە ئەرکەکانی خۆیان دەکات لە بۆنەکاندا بە تایبەت لە جژنی نەورۆز، چونکە لەو ڕۆژەدا خەڵکێکی زۆر ڕوو لە سەیرانگاکان دەکەن. ئەرچێمە لە ڕۆژانی نەورۆز ئەمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ پۆلیسی هاتوچۆ پۆلیسی هەولێر هێزەکانی فریاکەوتن و چاودێریکردنی ئاسمانی هەولێر بە تایبەتی دەرەوە ئەو خەڵکی کە لە دەروێت چاودێریان دەکەین و بۆ هەروداوەچ نەخوازرا و ئێمە هەموو کات لە ئامادە باشی داینا. وەک تیمی کوردستان 24 لەگەڵ تیمی فڕۆکەوانەکەدا بەسەر سەیرانگاکانی هەرێمی کوردستان دەفرین. سێم ڕۆژی جەژنی نەورۆزە و خەڵک زیاتر لە ڕۆژانی دیکە لە دەرەوەن، چونکە کەشوهەوا لە سێم ڕۆژدا لەبارترە. تیمەکانی فڕۆکەوانی لەو ڕۆژەدا هاوکاری تیمەکانی دیکەش دەکەن بە تایبەت لە ڕووداوە تەندروستەکاندا. وەکاری سەرچمان لە ڕۆژای نەورۆز چاودێریکردنی شەقامەکانی هەولێر و دەرەوەی شاری هەولێرە و بە تایبەتیش بۆ کاروباری تەندروستیش ئەمانە هەلیکۆپتەرانە بەکاردێنین. دیمەنی سەیرانگاکانی ڕێگای پیرمام و هەنارە و کەس نەزانە لە نەورۆزدا ئەم سێ شوێنە لە سنووری پارێزگای هەولێر زۆرترین خەڵک ڕووی تێدەکات. بە جۆرەی ئامارە سەرەتاییەکانی گەشت و گوزاری هەولێریش زیاتر لە 52,000 گەشتیاری شارەکانی دیکەی عێراق ڕویان لە هەولێر کردووە. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. لە بناری چیای مەقلوب هاوڵاتیان بۆ گەشت و سەیران هاتوونەتە دەرەوە و بەشێک لەو هاوڵاتیانش بە تەمەنن و باسی واکەن کە لەوەتەی هەن بە تامەزرۆییەوە جژنی نەتەوەی نەورۆز پیرۆزەکەن. تەنانەت و کاتی کە دەسەڵاتی حکوومەتی باسیش بەهێز بوو ئەوان لەسەر چیای مەقلوب هەر ئاگریان کردوتەوە گویان بە مەترسی و هەڕەشەکانی ڕژێمی بەعز نەداوە. چیای مەقلوب لە نزیک مووسڵە کوردانیەوێ لەسەر و چیای ئاگری نەورۆزەکەنەوە و جژنی نەتەوەی بەڕێەکەن. بەڵام وەکو کەسە بەتەمەناناڵێن نەورۆزی ئێستا زۆر خۆشترە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئاشتی و ئازادی نەورۆز پیرۆزەکەن بێمەترسین، هەرچەندە ئەو کاتە بە مەترسیەوە بوو، بەڵام ئێستا بە بێمەترسیە و ئەو کاتەش هەریان کرد، جژنی نەورۆزیانە کرد و ئاگریانە کردەوە. بەڵام ئێستا خۆشترە چونکە لە کوردستانێکی ئارام بەیەکەوە توانن جژنی نەورۆز پیرۆز بکەن. ڕۆژانên Newrozê Ebdulwehab û xêzanewî careke dîlhev xirvekirîne stranên Kurdewarî dibêje. Bîrhednên Newrozê yên rojên sext û dijwar li bîra xwe îne û heta niha jî yê berdewama li ser beşdariya wî divê cejnê de. Bîrametê me Newroz kir المثل بيرامتي تشوين دشينا سر شاي مقليب ما اقدر هلكر سالي حفتي بو اوصاب والله عزم بابي قندي بخر قندي خرده شو اب قندي منطقه دور ما دور خرده يا مثل صار حفله الباشيك بي والمثل بي هذه والله ما اقدر هلكر القندي قاعد ذكر كره بتمرين واما كي خو ذكر هري والله قاعد ذكر قوم على دي خرابي حزب دي بديتها ما والله حزب وما حزب ناخذ عنك ما حكومة قبيلنا ذكر تقول نابي ابد اقرا الكلام خذ يا اخو اقرا بردك تاكيت اخو كراس اخو ابدي برديني رول فاطمه جي نكم ترجي هر کسی د سالم بردا ین اگر نوروز لسری چیا کوپان هلکرین هر چند وی دمی زحمت بویا لی وکو او د بجا اراده کپیس هبونا
کو vê bîreweriye sax bikin. خۆی مەقلیبم بنچایە Belê. چیا مەقلیب دێژنێ من ئاسەرگیری گەل بابێ شاسوار کرد ئەم دووبەردان بێ ئاگر نەورۆز هەر هەبی بەس عید ڕەبیع بی من نەشیان بێژی نەورۆزە چکۆم دەستێنا بەعسێ ڕۆژێم و حکومەت تێبین بەس ما ئاگرێ خۆ هەلەر کرد نەورۆزی خوشمە هەلەر کرد ئەم دووچۆینش گۆ کەس گۆ نەدایە کەس دگوتن فامرینن قبیل ناکەن حیزبی هەیە و بەحسی هەیە و گۆ نەدانی هەردێکردن مرۆڤ دۆچیە سەر مەقلیب چی ئاگر دێل کرد دۆچیا سەفرێ خۆت کرد حەفلەیە خۆت کرد گۆ نەدایە مە کوردیاتی خوار کردیە باو باپیرێمە پێشمەرگوی ئەیلول منە حتا ڕۆژێ مرینەش حتا نۆکەش هەر پێشمەرگەنا تشتەش بینین بەس تایە دێبرن و ئاگرێ خۆدی هەلکردن و دۆر ئاگر دێ داوەتکردن و جەمایرە خۆدێ گرێدەن و گۆ نەدا مرۆڤ ڕەحمبی گازێت کردێ چون گەلەیەک دەهاتن جینارگەل جینار دێت چوون و کار کەس بابێ خۆسوار زاری خۆدی بیت کەس هەل کەس نینە ملەتێ کورد وەکو خوددان دیرۆک و شارستانیەکە کەڤنار li vê deverê di çendîn qonaxera derbas bûyne û ta îro roj cejn û helkeftên xwe yên netewî parastîne û numuneya wan helkeftan vê cejna Newrozê. Derman Beedrî Kurdistan 24 bi narê Çiyayê Meqlûb. کۆمیسیۆنی ئامادەکاری ئاهەنگی نەورۆز لە دیاربەکری کوردستان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەنجام داوە کە لەم کۆنفرانسە باسیەوەیان کردووە بۆ بەڕێوەچوونی جەژنی نەورۆز و ئەو یادانەی کە کراوەتەوە لە باکووری کوردستان چۆن بەڕێوە چووە ئەمەش هەمووی بۆ ئەوەیە کە دەری بخەن هیچ پرسێکی نەتەوایەتی لە تورکیا بەڕێوە ناچێت ئەگەر کورد تێیدا بەشدار نەبێت. Roja Newrozê, Beriya Newrozê Komisyona Amadekara Newroza Diyarbekirê bi civîneke çapemeniyê ahenga Newroza sala 2022 nirxand. Di agahdariyan de balhat kişandin ku wan bi şiyara demdema serkeftinê li heftê wê xalên li Tirkiye û Bakurê Kurdistanê ahengê Newrozê amadekirine û li gel ku hemû ahengê Newrozê bi destûr hatine pîrozkirin jî helwesteke astenkirinê û tirsandina welatiyan hatiye danîn da ku welatî beşdarî di ahenga da nekin. Lê gel jî li gel desteserkirin û astengiyan qadê Newrozan bi girseyî tijekirine û bi taybet jî li Diyarbekirê tekrîben milyonekî welatî beşdarî ahengê bûne. Parlamentera Partiya Demokratîk a Gelan HDP Dêrsim da dazanî ku ji bo gel beşdarî ahengan nebe ji beriya destpêkirina ahenga ve desteserkirin û astengiyên derhukûkî destpêkirine û hatiye xwestin ku welatî çavtirsî bibin û neçin qada da ku ew jî bibêjin me destûr da pîrozbahiyan lê kes neçû. Lê wisa lê nehat û gel bi beşdariya xwe wan hewldanan vala derxistiye. Newroza 2022 wek Newroza serkeftinê bilêv kir û amadehiyê xwe li gor vê yekê kir. Lê li hember hemû astengiyan jî em dikarin bêjin gelê Kurd hem li bajarên Tirkiye hem li bajarê Bakurên Kurdistanê derket qada ne em bêjin berf ne baran ne bager wan neda sekinandin. Ji Şirnexê heta wanê ji Geverê heta Şemzînanê heta Eylkê heta Amedê gelê Kurd derket qada û careke din daxwaza xwe ya aşitiyê daxwaza xwe ya wekheviyê û daxwaza xwe ya aşitiyek mayînde û bi rûmet anî ziman û ew peyamê da ku ew kesên ku dibêjin Kurd taqata wan nemaye Kurd hêza wan nemaye û me Kurdan xilas kiriye me tekoşîna Kurdan ya azadiyê xilas kiriye bersiv dan wan ku Kurd hêjî li qadane li wê derêne û li dijî ew politiqayên wan faşîzane dijî ew politiqayên ku dijminatiya Kurdan dikin di nav berxwedanekê de ne mînaka herî mezin em dikarin bêjin ku Newroza Amedê herhangi bir güvenlik kaygımız yok. Balhat kişandin ku li Diyarbekirê ji bo gel nekeve qada Newrozê hincet û astengiyên curereng hatine derxistin û ji ber wê helwesta hêzên ewlehiyê jî rakêşî çêbûne. Hevserokên HDP Diyarbekirê Zeyad Ceylan û Gülistan Atasoy ragihandin ku wan şesit kes ji bo ku organîzeya Newrozê bikin peywirdarkirine lê hêzên ewlehiyê rê nedane ku peywirdar alîkariya gel bikin. Dîsa balê kişandin ku hemû cil û berg û rengên Kurdî wek hinceta negirtina qadê hatine nîşandan û teqrîben pêsit kes jî bêyî sedemeke hukûkî li Diyarbekirê hatine desteserkirin û berdan. Serokê PDK Bakur Sertaç Bucak û beşdarî di çendî ahengê Newroza da kiribû jî balê kişand ku peyamên giring di cejna Newroza îsal de hatine dayîn ku
کورد پشتگیریya siyaseta demokratîk û aştiyane bi girseyî dikin û daxwaza maf û azadiyên xwe dikin. مساج يعني جي او ام بيجن انجاما او نوروز او بوكو ملتي كرد دخازه بآواكي آشتيانه والسياسي وديمقراطيك پسا كرد چاره سروا دو او قاس پرچقاندن و باندول لسر ملتي كرد هبو و قالك تشتي خراب جي ما بين دهاتي شيكرن لدي ساجي قل دست وی داخوازی برنده گل پیشگیری او سیاستی گسیی دکن و از اوسا باورم او پس کو هیویدارم دولتی ترکیه جی برپرسیارین ترکیه جی اقتداری ترکیه جی او تشتانان دید کو پسا کرد تنی لگل کرداتی حل کرن و از هیویدارم او مساجا نوروز او مساجا گلی ما گهشت جین کو او تشتاران چاره سر بر. هاترا گهاندن کو د نوروزا ایسال دا گل داخوازا خویا کو زمان کردی به زمان فرمی و پرورده یجی آشکره کریه و دیسا هست نتوه پروری جی لقادان زیده تر خو نیشان دایه و گش بویه. صدق ارن کردستان 24 دیاربکر. لە ڕۆژانی نەورۆزە بەشێک لە هاوڵاتیان دوای چونۆیان لە سێرانگاکان زبل و خاشاک و پاشماوەیەکی زۆری خۆراک جێهێڵن. پێشەوەی باسیەوە بکەم لەکوێ چۆن ژینگەکان پیس کردووە بینیمان کە لە دیاربەکر ببورن لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە چەند بە زەحمەت کوردان ئەتوانن یادی نۆرۆز بکەنەوە کە ئازادیەکیەوەنە بەرفراوان نییە بۆیان تا بتوانن زۆر جار لە ژێر مەترسیە بەڵام هەر ئەو یاداکەنەوە. ئێمە لە هەرێمێکی سربەخۆ یاخود بڵێن لە باشووری کوردستان بەو پەڕی ئازادی و ئارامیەوە یادی نۆرۆزەکەینەوە بەڵام زۆربەمان قەدری نازانین قەدری و ژینگەیە نازانین بەداخەوە بە جۆرێک دوای سەیرانکردن و گەشتکردن ئەو ژینگە و سەیرانگایانە ژینگە ئەو سەیرانگایانە پیسەکەن کە سیمایەکی زۆر ناشرین بەجێهێڵێ بەڵام هەندێک کەس یاخود ڕێکخرا و یاخود کۆمپانیا هەیە کە هەستی بەرپرسیارەتیان ئەوەندە زۆرە کە خۆبەخشانە لە ڕێگەی تیمەگەڕۆکەکانیانەوە هەڵمەتی پاکردنەوەی سەیرانگاکان ئەنجامەدەن و لە ڕۆژانی نەورۆزەوە دەستی پێکردووە هەتا دوای ئەوەش ئەم کەسانە ئەم خۆبەخشانە ئەم کۆمپانیای کە بە شێوەیەکی خۆبەخشی تیمەکانی بڵاو کردوتەوە تا هەموو ئەو سەیرانگایانە پاک بکەنەوە کە کوردستانیان کە هاوڵاتیان ڕۆیان تێ کردووە و لەو دوو ڕۆژەی نەورۆزە چۆن پیسیان کردووە کە نزیکەی 20 تۆن پاشماوەیان کۆ کردوتەوە لەو سەیرانگایانە. دیمەنی سەیرانگا جیاوازەکانی هەولێرە لە سێم ڕۆژی جژنی نەورۆزدا. لای بەشێک لە هاوڵاتیان پاگڕاگرتنی ژینگە وەکوەرکێکی نیشتیمانی ئاینی و ئەخلاقی و هەستکردن بە بەرپرسیارەتی دادەنرێت. بۆیە گرنگێکی تایبەتیان بە پاراستنی ژینگەی سەیرانگەکان دەدا و نیگەرانیش بوون لەو کەسانەی کە ڕێنمایەکانی دەستەی ژینگەیان جێبەجێ نەدەکرد و سەیرانگەکانیان پیس دەکرد. هاتین بۆ ئێرە بەڕاستی پیس بوو پاکمان کردو ئەزە دانیشتین داوا لە هاوڵاتیان دەکەین کە لە هەر شوێنێک کە دادەنیشتن سەیرانگە ئەو ڕۆبوانە بەیانی بۆ ئێمە دوو بەیانی بۆ ێشکەیە ئەساسەکەی ئەوەیە سەرەتا خایانی کەینەوە کە ڕۆژ لەگەڵ خۆمان خایانی کەینەوە چکە پاراستنی ژینگە پاراستنی لۆ هەمومانە لۆ تاکە شخصێک نییە لۆ عایلێک نییە لە بۆ هەتا لەوە بوونەوەرشە لە باگراگرتنی ژینگە یەکێکە لە پێشکەوتنەکان یعنی ئینسان ئەگە پاک و خاوێن بوو لە ماڵی خۆی لە شوێنی خۆی لە دەواعی لە سەیرانگە پاک و خاوێنی یعنی لە دینی ئیسلامش پێمان دەڵێ کە پاک و خاوێن بن. چەند ڕۆژێک پێش هاتنی جەژنی نەتەوەی نەورۆز و سەری ساڵی نوێ کوردی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هەڵمەتێکیان بۆ پاکردنەوەی سەرجەم سەیرانگەکان ڕاگەیاند بۆی هاوڵاتیان و گەشتیاران لە ژینگەیەکی پاک و خاوێندا پشوویەکی ئاسوودا بەسەر ببن. کۆمپانیایەکی خۆبەخش لە ڕێگەی تیمەگەڕۆکەکانیەوە لە ڕۆژانی نەورۆزدا هەڵمەتی فراوانی پاکردنەوەی سەرانگەکانیان دەست پێ کردووە و ئاماژە بەبوونی پاشماوەیەکی زۆری پلاستیک و پاشماوەی دەدەن لە سەیرانگەکاندا. شوێنە گشتەکانمان هەمووی تا حەدێ خاوێن کردەوە بەس داوا لە هاوڵاتیان دەکەین هاوکارمان بن
ئەوەندەی بتوانن پاشماوە فڕێنەدەن بە تایبەتی پاشماوە پلاستیکیەکان ئێمەش ئەوەی پێمان بکرێ هاوکار دەبین لە هەموو شوێنە گشتەکان ئەوانەی کە تیممان دەگەڕێن بۆ نمونە ناوچەکانی ئێستا بە خۆتان دەبین ئێرە وەکو خانزات هەنارە شێختوڕاب تەوسکە ئەو شوێنە لای شەقلاوە لای ڕەواندەست تیمەکانمان دەگەڕێن و داوا دەکەین خەڵک هاوکارمان بن و ژینگەی کوردستان پاکڕاو بگرن. لە ڕۆژانی نەورۆزدا هاوڵاتێکی زۆر بۆ یادکردنەوەی ئەو جژنە کەلتوریە ڕوویان لە سەیرانگا جیاوازەکانی شاری هەولێر کردووە و بە هەڵپەڕکەی و دیلان کاتی خۆشیان بەسەر بردووە. بەڵام بەشێک لە هاوڵاتیان بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنمایەکانی پاگڕاگرتنی ژینگەوە ئەرکی شارەوانی و دەستەی ژینگەیان قورستر کرد و سیمایەکی ناشرینیان دوای خۆیان جێهێشتووە. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. هەر سەبارەت بە گەشت و گوزار کە بە تایبەت ئیتر بەرەوەرزی بەهارە ڕۆین جژنی نەورۆزی ژواتێ پەڕێنین بۆیە تا دێت شوێنە گەشتیاریەکان زۆرتر گەشتیار ڕووی تەیەکە. ئەمە ئەمڕۆ بە دەرفەتمانزانی و بە گرنگیشمانزانی کە قسە لەسەر گەشت و گوزار بکەین بە تایبەت لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا چی بۆ بکرێت باشتر ببێ. هەموومانە گفتوگۆکەم زیاتر چڕەکەمەوە لەگەڵ بەڕێز نادەڕۆستی گوتەبێژی دەستەی گەشت و گوزار کە لە ستۆدیۆ میوانە لەگەڵمان بەخێر هاتی کاک نادر بانێکی باش و نەورۆزیشت پیرۆز بێ ئەمڕۆ شێرماوە. زۆر سپاس نەورۆزی هەموو لایەک پیرۆز بێ هەر لە خۆشی بن. زۆر سپاس. کاک نادر پێشەوەی باسی ئەو کتێبە بکەین کە بەڕێستان نووسیوتانە سەبارەت بە گەشت و گوزار پێمان بڵێ ئەم ساڵ ئاستی گەشت و گوزار چۆن بوو بە تایبەت لە بۆنەی نەورۆزدا؟ بەڵێ هەموو ساڵێک باشترە لە ساڵی پێشووتر ئەوە وەکو بابەتێکی نۆرمالی لێ هاتووە بە تایبەتی ئەگەر بارودۆخەکە ئاسایی بێت و ئەگەر کەش و هەوایەکە گونجاو بێت و گرفت و کێشە نەبن ساڵ بۆ ساڵ بابەتەکە باشترە و هاوڵاتی زیاترکەی خۆشتر دەبن زیاتر ڕوو لە دەرەوە دەکەن و گەشتیاریش بە دڵنیایی بە تایبەتی ئێمەکە گەشتەنیا پشت بە گەشتیاری شارەکانی عێراق دەبەستین گەشتیاری زیاتر ڕوو لە ناوچەکە دەکەن و دڵخۆشەکە زیاتر دەبیت. باشە. بۆ هیواین هەروە بێ و ساڵ بە ساڵ زیاتر بێ. ئاستی خزمەت گوزاریە گەشتیاریەکان لە چه ئاستێکە کەوای کردووە بەم شێوە نۆرماڵە زیاب بکات؟ ئاستی خزمەت گوزاریەکان لە چەند جۆرێکە بۆ نمونە لە ڕووی شوێنی مانەوە ئوتێل و ڕیستۆرانت و ئەو بابەتانەی کە خزمەت گوزاری نەیان سەرخانیان پێدەگوترێت باشە. ساڵ وە ساڵ باشتریش دەبیت چونکە ئەگەر لەبەرەوەی کەرتی تایبەت جێبەجێ دەکاوە بەرهێنانی تێدەکات ئەمە کە زەمینە خۆش بێت کە کێشە نەبێت و بەرهێنان زیاد دەبێت کەواتە شوێنانەش زیاد دەبن دەمینێتەوە سەر بابەتێک کەویش چۆن کوالیتی ئەم خزمەت گوزاریانە باشتر بی و زۆر جار کوالیتیان وەکو پێویست نییە بە تایبەتی لە هاوینە هەوار و شوێنە دوورە دەستەکان زۆر جار گەشتیار گلەی ئەوەی دەکەن کە کوالیتی خزمەت گوزاریان وەکو پێویست نییە ئەویشیاندا بەشە بێ بۆ چەند ئاستەیەک هەیە هەندێک شوێن هەیە ئاستی کوالیتی باشە و بەڵام نرخی گرانە هەندێک شەیە نۆرماڵە بەڵام نرخەکەی هەرزانە و بۆ ئێجار زۆر جار وایە گازندە دەکرێت بڵێن زۆر باشە ناتوانین بڵێن زۆر باشە بەڵام دەکرێت بڵێن ساڵ بە ساڵ ئەوەشیان باشتر دەبێت ئێستاش تەرکیز لەسەرەوەیە کە خزمەت گوزاریەکان باشتر بن. باشە. باسیوت کردووە بەرهێنان نەکرێت لە کەرتی گەشت و گوزارە و لە کەرتی گەشتیاریە. ئایا ئەو بەرهێنانە بە چ شێوازێکە جۆرەکانی گەشت و گوزار بە تایبەت تۆشکە لە ناو کتێبەکەتا باست کردووە چییە و چۆن وە بەرهێنانی تیاکرێت؟ وەبەرهێنان تاکو ئێستاکە لە کەرتی گەشتیاری وەبەرهێنانێکی زۆر ڕۆتینە واتە هەر لەسەر شێواز و نەریت و تەقلیدی جارانە دروستکردنی ڕۆستۆرانتە دروستکردنی ئوتێلی تەقلیدیە بەڵام ئێمە ئەو وەبەرهێنانە وەبەرهێنانێکی باشە بەڵام وەبەرهێنانێکی تەواو سەرکەوتو نییە بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار بەڵکو بۆ نمونە بە نمونە وەرگرین کە ئوتێل لێرە بە دواوە نابی ئوتێلی نۆرمال و تەقلیدی بی دەبی ئوتێل ئەو ئوتێلانە بن کە نمونەیی و شازن بگەنە ئاستێک کە سەرنجی گەشتیان ڕابکێشن چونکە ئەگەر تەنیا دروستکردنی ئوتێلی تەقلیدی بی خۆ وڵاتانی دیکە ئوتێلیان لە ئێمە زۆرترە و باشترە و کوالیتی خزمەت گوزاری ئوتێلیشیان زۆرترە کەواتە ئێمە بەو جۆرەی بەو خزمەت گوزاری ناتوانین گەشتیان ڕابکێشین یان ڕازی بکەین کە
و ناشتوانین هەرگیز شوێنیمانەوە بیتە جێی سەرنج بەڵام کاتێکە وەکو دووبەی بنمونە بینینەوە کە ئوتێلێک دروست دەکات شوێنەکەی جیاوازە ئەستێرەکانی جیاوازە خزمەت گوزاریەکانی جیاوازە کۆمەڵێک چالاکی تێدایە جیاوازە کەواتە لێرە بەدواوە ئوتێل دروستکردن یان وەبەرهێنان لە ئوتێلداریە ئەگەر نەچێتە قۆناغێکی تر ئەگەر وەکو شارێک خۆی نیشان نەدا کۆمەڵێک چالاکی تێدا نەبی خزمەت گوزاریەکانی زۆر باش بن ئاستی کوالیتی زۆر باش نەبی ڕەنگە وەبەرهێنانێکی باش نەبی یاخو بۆ نمونە ئەگەر ئێمە تەنیا لە دوو ئەوەی بین وتێلێکی وەکو تورکیا وەکو دوبەی وەکو فەڕەنسا دروستکەین ئێخۆ لەوێش ئەو جۆرە وتێلان هەیە نە دەبێ بێت تۆ بەپێی کللتوری خۆت وتێلێک دروستکەی کللتوری تو ڕنگدانەوەی کللتوری توی تێدا بێت بۆ نمونە لە دیزایانی دەرەوەی لە ناوەوەی چەند نمونەیە وەرگرین تەنانەت ئەو دیوار و شتانە کە دەڕازێنرێتەوە دەبێت کە گەشتیار دەچێتە ناوێ هەز بە گۆڕانکاری بکە هەز بکات لە وڵاتێکی بیانی لە وڵاتێکی تر هاتوۆتە وڵاتێکی تر و سیما و کللتور و نەریت و هەموو شتەکانی جیاوازن ئیتر چ شتە دەستیەکان بن لەناو ئەو تێلە چ فۆتۆ و چ هونەرە تەشکیلی و سیرامیچەکان و هەموو ئانە دەبێت ڕنگدانەوەی تێدای بەڵام تا ئێستاکە ئەمانە ئەگەر هەش بن زۆر دانسقە و دەگمەنن کەواتە ئێمە وەبەرهێنان کە بە و تەقلیدیەی بکەین وەبەرهێنان نییە لەلایەکی تر ئێمە وەبەرهێنان هەر تەنیا پشت بە ئوتێل و ڕیستۆران ببەستین لە وەبەرهێنانە نەچین بۆ لایەنی دیکە بۆ نمونە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەلگایەکی گەشتیاریان یان ناوچەیەکی گەشتیاری فراوانمان نییە کە گەشتیار بێت بتانی 4-5 ڕۆژ لەو شوێنە ببینیتەوە هەموو پێداویستی تێدا بێت. نادر زۆر جار تێبینیەوە شەکرێ کە هەندێک شوێن هەیە بە تایبەت ژینگەی کوردستان ئەوەندە لەبارە بۆی کە چەندین شوێنی گەشتیاری هەموو وەرزەکان تیا ئەنجام بدرێ ئێمە کە باسی گەشتیاریەکەین تەنها وەرزی بەهار و هاوینمانیەتەوە بیر بەڵام بە جیالەوەی کە ئێمە لە بیری بکەین ژینگەی کوردستان ئەوەندە لەبارە کە گەشتی زستانەی گەشتی پاییزەی شوێنەکانی وەندە جوانە گونجاوە ئایا بۆ تا ئێستا و بەرهێنان نەکراوە لەم کەرتەدا بۆی کە وەکووتت بۆ نمونە شوێنێکی گەشتیاری دروست کرێت تایبەت بە زستان تایبەت بە وەرزی پاییز لەبەرەوەی ئێمە چوار وەرزەکەمان ئەوەندە بە جوانی ڕەنگەداتەوە کە ئەتوانرێت سوودی لێ ببینرێ بخۆی ئەوە کێشەکەیە ئەو کتێبەی منیش کە 240 زیاترە ئەو بابەتانەی باسی دەکەم دەمەوێت ئەو قسەی تو پیش لەسەر ئەو جۆرە گەشت و گوزارە بکرێت کە هەموو لایەنەکانی و هەموو بنەمایەکانی سروشتی و مرۆیی کە لە هەرێمی کوردستان هەیە بتوانین سوودی لێوەرگرین ئیشی لەسەر بکەم جێی داخە خۆزیان من ئەو کتێبم نەنووسی بە خۆی بە شتێکی نۆرماڵ ئەو بابەتە پێشوەچوونی تێدا بە بەڵام هەوڵدانێکە ئەمە هەوڵدانێکە بۆی وەبەرهێنان لەسەر جۆرەکانی گەشت و گوزار بکرێت بۆ نمونە ئێمە تا ئێستا سوودمان لە گوندەکانی خۆمان وەرنەگرتووە لە ڕووی گەشتیاریەوە کە بە نمونە وەرگرین من لێرە لە گەشت و گوزاری جۆری گەشت و گوزاری گوندەکان چوومەتە ناوەڕۆکەکەی چوومەتە ورکاریەکەی چوومەتە شێوازی وەبەرهێنان چوومەتە شێوازی سوود لێوەرگرتنی بۆ کەرتی گەشتیاری بەڵام سەرڕای ئەوەی کە بایەخم زۆر بەوەیدایە ئەو گوندە کللتوریانەی هەیە ئەو شوێنە ژینگە جوانەی گوند هەیە بپارێزێت چونکە لە یەک کاتا تۆ جگەلەوەی وەبەرهێنانی تێدەکەی مەرز نییە تۆ بچی لە گوند وتێلی گەورە دروستکەی پرۆژەی گەورە دروستکەی نە ئەو گوندانەی کە بنەمای گەشتیاریان تێدایە تۆ بچی خزمەت گوزاریان باشکەی ڕێوبانیان باشکەی تاکو لە ڕێی ئەو پرۆژە و لە ڕێ ئەو فکرانەی من باسی دەکەم خەڵکی ئەو گوندەی ڕوو لە شار نەکەن بە پێچاوانەوە کە خەڵک ڕوو لە گوند بکەوە بەرهێنانی تێ بکە خەڵکی گوند خۆیان ئەوەندە هەلی کاریان بۆ بڕەخسێت لە گوندەکەی خۆیان بمێنەوە ئێستا خەریکە گوندەکانمان چۆل دەبن خەریکە گوندەکان بەشی زۆریان چۆل دەبن بەڵام تۆ گەروە بەرهێنانی لە ڕووی گەشتیاری و لە ڕووی کشتتوکاڵی تێبکەی گوند بۆ چۆل دەبێت گوند بە پێچاوانەوە خەڵکی شاریش ڕوو لە گوندەکات و ئەمە لەلایەکی دیکە تۆ بۆ ئەو هەموو هاوڵاتیەی شار دەیەوێت گەشت بکات بۆ تەنیا دەیبەی لە هاوینە هەوارێک لە دەم شەلالێک و ڕووبارێکە کات بەسەر دەبا بۆ وای لێناکەیەکە بچێت بە هەفتە لە گوندێکە بمێنێتەوە تێکەڵی ژیانی سروشتەبی منداڵی ئەو کۆمەلگای شار فێری ژیانی لادێ نابیت و ئاشنای ژیانی لادێ نابن و ئەو دوو کللتورە تێکەڵ نابنەوە باشە ئەگەر چەندی باسی و بابەتەی بکەم کە بەستەنیا ئەوە نمونەیەکە من باسی دەکەم خۆ جۆرەکانی تر من
نزیکەی چل جۆر گەشت و گوزاری هەرێمی کوردستانم ئەلێرە باس کردووە. خۆگەر جۆرەکانی دیکەش باز بکەین هەمان کێشەیان هەیە و کاریان لەسەر نەکرایە بەڕێک پرسیارەکەی تووە ئایا ئێمە بۆ تەنیا لە هاوین و بەهارە گرنگی بە گەشت و گوزار بدەین بۆ چاروەرزە نەبی هەرچەندە ئێستا لە دستانیش گەشتیار دێت بەڵام تاکو ئێستا کە بۆ دستیانیش وە بەرهێنانێکی ئەو تۆ نەکرایە کە ئێمە بتوانین گەشتیاری بیانی پێڕابچژین کێشەکە لەوێ ئێمە تەنیا گەشتیارمان گەشتیاری شارەکانی تری عێراق و گەشتیاری ناوخۆیە جا لەگەڵ ئەو شاکات نادر زۆر جار من تێبینیەوەم کردو گەشتیارەکە کەیت ماوەکەی کەمە ڕاستە گەشتیارێکی زۆریت هەمیشە ئامارەکان جێ خۆشببختیەکە وترێ ئەوەندە هزار ڕووی تێ کردووە بەڵام ئەمە بۆ ماوەیەکی زۆر کەم و کاسیارێکی زۆر گرنگ و جەوهریە بۆچی زۆرتر نامێنەوە ئەو گەشتیارە ئەوە بابەتە ئەساسیەکەیە ئێمە نابی دڵمان بەوەی خۆش بیت گەشتیاری زۆر ژمارەی زۆر و گەورەمان هەیە بەڵکو ئێمە دڵمان دەبێت بەوەی خۆش بین شەوی زۆریمانەوەی گەشتیارمان هەبێت شەوی زۆریمانەوەی بۆ نمونە بەڕێزت دەبیە گەشتیار بۆ هەر شوێنێک بڕۆی گەرتەنیا بچی دوو شەو بمینیەوە بۆ نمونە $200 خەرز دەکەی بەس ئەگەر من توانیم خزمەت گوزاریەکی باش یان ئەو شوێنە توانی خزمەت گوزاریەکی باش پێشکەش بە تۆ بکات تۆ 4 شەو دەمێنیەوە کەواتە $200 دەیکەی بە $400 خەرجیت بە ئوتێل و خواردن و چوونە بازار و هەموو پێداویستەکانی تر کە خەرز دەکەی ئەو پارەی من باسەکەم پارەیەکی تەقدیریە نمونەیە ڕەنگە $50 بی ڕەنگە $20 بی ڕەنگە 200 زیاتر بیت کێشەی پارەکەمان نییە گرنگەوەیە هەر نرخێک بێ تۆ کە شەویمانەوە زیاد کرد دووقات دەبێت بە چ شەویمانەوە زیاد دەکەی یەکێک لە هۆکارەکان جۆرا و جۆرکردنی جۆرەکانی گەشت و گوزارە تاکو تۆوە لە گەشتیار بکەی کاتێک کە جۆرێکی گەشتیاری خۆشی لێدی ڕاستەن بچێت لە جۆرێکی تری گەشتیاری خۆشی لێبی لە چالەیەکێک خۆشی دی بچی چالاکیەکی دیکە بکات لە شوێنی مانەوەی کە پێشتر باسم کرد کە کۆمەلگایەکی فراوانی گەشتیاری هەبێت یان شارێکی فراوانی گەشتیاری هەبێت گەشتیار لە جیاتەوەی تەنیا شەوێک بمێنێتەوە دەتوانی 5 شەو زیاتر بمێنێتەوە تەنیا لەو شوێنە بەبێ ئەوەی پێویستی بە هیچ شارێکی دیکەبی ئێستا وتەیەک باوە لە ئەمریکای دەڵێن ئەگەر بچێ لاسڤیگاس شوێنێکە هەزاران جۆری چالاکی تێدایە دەڵێن بە جیفانی پڕ بچی بە جیفانی بەتاڵ دەوی ینی هەر چەند پارەت بێبی هەر بەشت ناکە ئەوەندە شوێنەکانی زۆر و ئەوەندە خۆشی زۆرە ئەوەندە کات بەسەربرنی زۆرە بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەر بێی $500 تینابی خەرز بکەی $300 دەبێت و $200 بۆ تۆ وەت نەکردیە ئێمە وەمان نەکردیە کە بتوانین چالاکی هەمە جۆر دروستکەین سەرنجی ڕابچێشین گەشتیاری مە گەشتیاری عێراقیە تا ئێستا لە 1970 بۆ 95 گەشتیاری عێراقیە کە گەشتیاری عێراقی دێ تەنیا چاوی لەوەیە بچێتە دەم ئاوەکان دەم شەلالەکان کاتێکە خۆی بەسەر بە هەتاکو ئێستا فێرمان نەکردێ بستە مۆزەخانە هەتاکو ئێستا فێرمان نەکردێ سەردانی مۆنومنتەکان بکات هۆکاری چیە نەبوونی ڕێبەرە یاخود نەبوونی بروش ئەو ڕیکلامانەیە کە پێویستەکە ئاشنا بکرێ بە بیانیەکان نا ئێمە دەیان هۆکارمان هەیە تەنیا هۆکارێک نییە ئێمە لێر دەست نیشانی بکەین و کۆتایی پێبینین هۆکارەکان کارتان کردو بۆ ئەو هۆکارەکان هەموو یارمەتی دەریەک دیکەنە گەشتیاری یەکەم لەوانە گەشتیار بیانی گەشتیاری ناوخۆیی سروشتیان جیاوازە لە کات بەسەربردن و لە سەردانیکردن و لە خەرجکردنی پارە و لەمانەوەی گەشتیاری عێراقی پارەی پێ دێت بەڵام کەم دەمینێتەوە بە تایبەتیوانی لە ڕێگای گروپەکانن کاتەکانیان دیاری کراوە 3 ڕۆژ 4 ڕۆژ زۆریەکەی 5 ڕۆژە بەڵام گەشتیارەگە سەربەخۆ بێت بە سیارەی خۆی بێت دەکرێت 15 ڕۆژ بینیتەوە گەشتیاری ناوخۆیی عێراقی هەر ئەوەندە دەمینێتەوە بەڵام گەشتارێکی بیانی کە لە وڵاتانی بیانی بێتە هەرێمی کوردستان بۆ 5 ڕۆژ نایە 15 ڕۆژ دەمینێتەوە یعنی شوێنەکەی دوورە حەزی لە چالاکی جۆرا و جۆرە حەزی لە گەڕانی جۆرا و جۆرە بۆ نمونە دێتە شار دەچێتە گۆن دەچێتە سەیرانگە دەوێت مغامەرە بکات سەرکێشی بکات دەوێت بچێتە سەرچیا دەوێت تێکەری کللتوری ئەو وڵاتەی بێت دەوێت دابوونەریتەکان ببێنی گەشتیاری عێراقی کە دێت دەچێتە هاوینە هەوارەکەی و هەندێک لە ناو ئاوەکەی دەمینێت و خۆی فێنک دەکاتەوە و وازانی چیتر لێرە نییە چونکو ئێمە نەمانتوانە ئاشنایکەین ئێمە نەمانتوانە ڕێبەر دروستکەین خوا تاکو ئێستاوە گەورەترین کێشەیە لە هەرێمی کوردستان نووسینگەیەکی ڕێبەری گەشتیاری لە هەرێمی کوردستان نییە
و ڕێبەری نەک نووسینگە هەر ڕێبەری گەشتیاریمان لە هەرێمی کوردستان نییە پەیمانگامان هەیە ڕێبەری گەشتیاری دروستەکە بەڵام تاکو ئێستاکە نە کۆمەڵەیەکیان هەیە نە نووسینگەیەکیان هەیە نەتوانیتیان گروپێک پێک بینن بە پێش کۆمپانیاکان بکەون نەتوانیتیان گروپێک پێک بێنن لە سوسیال میدیا سەرنجی گەشتیاران ڕابچێژن سەرنجی کۆمپانیاکە ڕابچێشن کە دێنە هەرێمی کوردستان ڕابەریان بکەن جای ڕابەری چ بکەن بۆ خۆیان بە شوێنەکان ئاشنانی نە شوێنەکان شارەزانینە چۆن ڕابەری دەکەن ڕاستە بەڵام بە هیواین گرفتی گچکەنە کە دەیان گرفتی دیکەمان هەیە بە هیواین کە دەستەی گەشت و گوزار خۆی ئیتر هەنگاوەکانی بەرەو پێشتر بڕات ئێستا هەوڵێکەیە ئێستا ئەم 2 ساڵە هەوڵێکەیە ئەم ساڵە هەوڵێکەیە کە کۆمەڵی خوڵ دەکرێتەوە لە سلێمانی لە هەولێر بۆ ئەوی ڕێبەر دروست بکرێت بەڵام یاخودە و کەسانەی کە لە شوێنە گەشتیارەکانە کارەکەن هیچ شارەزاییان هەبێت لە بوارەکەیە بەڵام من هێشتا بە سەرکەوتوی نابینم چونکە ئەمە بابەتێکە بابەتێکی زۆر قورسە ئەو بابەتێکە زۆر بە ئاسانی ڕاستەڕێ نابی ئەو تاکو ئێمە کۆمەڵێک میکانیزمی دیکەنە بۆ نمونە هەتاکو کەواتە ئەرکی سەرشانی ئێوە قورسترە بێ بە تایبەت کابینەی نوێمیش زۆر گرنگیکی تاوایە بە پیشەسازی کشت و کاڵ لەگەڵیشیدا گەشت و گوزار بۆیە بۆ هیوایکە هەنگاوەکان لە پێشتر بێ ئێمە تاکو ئێستاکە زیاتر بەس لەسەر کاغەز و بە وتار گرنگی بە گەشت و گوزارە دەین وەکو حکوومەت وەکو میکانیزم و مەیدانی هێشتاکە بە هەموو کابینەکانەوە هێشتاکو وەکو پێویست گرنگی بە گەشت و گوزار نەدەن بە هیواین کاک نادر ئەرکی سەرشانی ئێوەیە کە ئەرکتان قورسترە بێ و بتوانن ئەو کەرتە بەرەو پێشتر بەرن بە هاوکاری حکوومەت سوپاس بۆی کەم بەیانە میوانی بەیان 24 بووی ڕاستە کێشە و گرفتەکانی گەشتیاری و گەشت و گوزار زۆرە بۆ هیواین کە هەنگاوی نوێ بەڵام پێم خۆشتر بوو زیاتر لەسەر جۆرەکان کە پێم خۆشە گەر پێشمان بڵێ کتێبەکە لەکوێ بەردەستە بێت تا هاوڵاتیان وڵات کتێبەکە زیاتر بۆ خۆم دەگەینمە بەو مؤسساتانەی کە خزمەت گوزارین بۆ نمونە بۆ کۆلیژەکان بۆ مەکتەبەکان دەیبەم لە بازار لە 1-2 شوێن هەیە ئەوەندەی مەبەستمە بگەینمە شوێنە فەرمیەکان ئەوەندە مەبەست نییە بۆ فرۆشتن بی بەڵام لەگەرەوەشە دامناوە لە کتێبخانەی ئاشتی و لە تەفسیر دامناوە گەر کەسێک دەستی نەگا بەلای من بگات بوێندەرێ زۆر سپاس سەرکەوتوو بن دەستان خۆش بێ لەگەڵ هاتنی وەرزی بەهار بازاڕی نەمامگەکانی گوڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر زیاتر خواستی لەسەرەوێ و گەرمە بێت لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک ماڵەکەی خۆی کردووە بە نەمامگە و سەدان جۆر گوڵ و گیای جیاوازی تێیا بەرهەمەهێنێ خۆشیەڵەیە کە سەرەتاوەکو حەزی کەسی وا بووە ئەو کارەی کردووە بەڵام ئێستا کڕیارێکی زۆری هەیە و کارەکەی فراوانتر بووە لە ماڵێکی بچووکی ئاساییدا نەمامگەیەکیان دروست کردووە هەژار ماوەی 5 ساڵە و کارە دەکات خۆی دەڵێ سەرەتا وەکو حەزی کەسی خۆی هەندێک گوڵی لە ماڵەکەیدا دانابوون بەڵام دەر و دراوسێ پێشوازیەکی زۆریان لێ کرد هەر بۆیە پرۆژەکەی گەورە کرد ئێستا یەکێک لە نەمامگە دیارەکانی شاری شنۆیە لەگەڵ هاتنی وەرزی بەهاریش نەمامگەکان بازاڕیان دەبوژێتەوە ئەنواعی نوعماندا هەیە بنجامینی ڕەشمان هەیە بنجامینی سویمان هەیە کە سوی زۆرە نوع گوڵێکی تکەمان هەیە ئەمان بنجامین دوو ڕەنگن کە تەلایینە و دەگەڵ سەبزینە کوڕۆتۆنمان هەیە کوڕۆتۆندا نوعی سایزماندا هەیە پێتوسمان هەیە گوڵی ژوورێ زۆرتر نوریان دەوێت تای مستەقیمیان ناوێ سەدان جۆر گوڵی ژوورەوە و دەرەوە لە نەمامگەکەی هەژاردا هەن خۆی دەڵێ کەشی ناوچەکە گونجاوە هەر بۆیە گوڵەکان تەمەنیان زیاترە و بە گەشاوەیش دەمێننەوە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی کوردیش ژنان کڕیاری سەرەکی ئەو جۆرە گوڵانن بۆ ئەوەی ژوور و حەوشەی ماڵەکانیان پێبڕازێنەوە سەری مشتەرەکانمان کە دێنە ئێرە خانمن زۆرتر بۆ ماڵان استفادە دەکرێت لە بازە ئیدارەیەک و یا بۆ حینوانی هێدیە کە دەیبەن زۆر مشتریشمان هەیە دەڵێ نوع گوڵەکمان دێ بە حینوانی هێدیە ماندگاری زۆر بێ دەوامی زۆر بێ معمولەن ئەو گوڵانەی کە دەوامیان زۆر بێ دارن مەسەلەن دار دەوامی زۆرە مەسەلەن بێنجامین نوعک دارە گەڵای دەکە یا کوڕۆتۆن دارە
بەشێکی زۆر لەو گوڵانە هەر لە نەمامگەکە بەرهەم هاتوون لەگەڵ کەش و هەوای شنە و دەوروبەری دەگونجێن بەڵام هەندێک لەو گوڵانەش لە وڵاتانی دیکەوەی هێنراون بە گوتەی خاوەن نەمامگەکە هەوڵیان داوە گوڵەکان لەو وڵاتانە بهێنن کات لەگەڵ کەش و هەوای شنۆ دەگونجێن هەر بۆیە تەمەنیان زیاتر و ڕوخساریشیان گەشاوەترە. لە یەکێک لە کۆگاکانی زبڵ و خاشاک لە ئەنقەرە ژمارەیە کرێکاری ئافرەتی کورد هەن کە لە پێناو دابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانەیانە کاری زۆر قورسەکەن. بەشێک لە کرێکار ئافرەتەکان باسیێواکەن کە کارەکان زۆر سەختە بەڵام بەهۆی نەبوونی و کاری دیکە هیچ دەرفەتێکی کاریان نەماوە ناچارن کار لە نێو ئەو پاشماوە زبڵ و خاشاکەیە بکەن. ئەمە یەکێکە لە کۆگاکانی کۆکردنەوەی زبڵ و خاشاکی ئەنقەرە. کرێکارێکی زۆری لێیە و بەشێک لەو کرێکارانە کچ و ژنی کوردن و لەو کۆگایەدا کار دەکەن. بۆنی پیسی زبڵ و خاشاک و نەبوونی دەمامەک و دەنگەدەنگی مەکینەکان و ئەو کەشە سارد و سڕە ناتوانێت ڕێگە لە کارکردنی ئەم کرێکارە کچە کوردانە بگرێت. هەریەک لەم کچانە لە یەکێک لە شارە کوردەکانەوە هاتوون. سەهیان خەڵکی باتمانە و دەڵێ 5 ساڵە شار بە شار گەڕاوم بۆ کار بۆ ئەوەی یارمەتی دەری باوکە نەخۆشەکەم بم. ئەو لەگەڵ قورسی کارەکەشی هێشتا سوپاسگوزارە و ڕازیە بەم کارە. ئەش باتمانێمێ 5 ساڵی نەهاتمە ئەنقەرە یعنی درومامەکە نەخۆشێ 5 ساڵان وڵات دەگەڕم خاوەن داواسیامە هەبوو بۆ ئیساجە وڵا خۆ دەرکەتمە ئایلام شەپرزەیە ئەدوو حەفتی خوشکی خۆنم ئەم ئایلا خۆ دڕێنێ یا درومامەکە نەخۆشێ مثلا ئەم مەجبوریە ئەم پێ هاتنە برێ بشکڵن تابێک کە حیالی هەر قیزەیە ئەجی تخوازم ماڵی خۆرە ڕوونێ ڕازێم ئەمە مەجبورم ئەزدیا خۆ باوێ خۆ دڕێنێ برایە منێ بچووکانە خوشکێ منێ بچووکانە مجبورة ما متجو قلاق وبرداية يعني مجبورون بدأ بشكل مش قلاندني هاتنا فيدري مجبورين أمنا مجبور بنا أمنا داتن باندرا مش هاتنا باندرا بشكل بريمتنا نواندرا مجبور نبنا أمنا داتن باندرا لێرە کرێکارەکان دەبێت پلاستیک و ئاسنەکان لەناو هەموو ئەو زبڵانە لە یەکتر جیا بکەنەوە. لامیێش کرێکارێکی دیکەی ئەم کارگەیەیە دەڵێ خۆم و کوڕێکم لێرە کار دەکەین. هەموو ڕۆژێک 12 کاتژمێر لەسەر پێیەکانیان دەوەستن و کار دەکەن. ئەو کرێکارە پێی وایە سەختی ژیان و نەبوونی کاروای کردووە هەندێک کاری سەخت بکەن وەک جەنگێک لە پێناو پەیداکردنی نان. طبعا زعمتية هي مثلا شفاقي راد بشاشة شفاقي تنفري حتى شاشة يفرم تشخلت جاري 5 دقيقة بايدوس كن جاري 10 دقيقة ساعات كن رودري ناني خدوقون يعني بيا هي زعمتية هي ما مجبورة مش قادر بس كن زاري ورن قتشم زور بيا الدنيا صاير يعني كرد برتينا لا مجبور بنتين كيف بعرف حماتية دبينن أم كرد مجبورين برتينا تين كش قاد شغل زاري مهورة جالرا ما تشكيتنا أم بشغل أم شو مجبورين تفرش قاد شغل. ئەم کچانە وازیان لە گەڕان و بازارکردن و هەموو خۆشیەکانی کچانەی خۆیان هێناوە. ژیانی ئەمان زۆر جیاوازە. تەنیا بیریان لای ئەوەیە بەیانیان زوو هەستن و بڕۆنە نێو زبڵخانەکان و کار بکەن. جیاواز لە قورسایی کارەکەیان لە پشوویکی بچووکیشدا یادی نیشتمان هەردەکەنەوە و گۆرانی بۆ هاتنی جەژنی نەتەوەیی نەورۆز دەڵێن. ئەفسانە شام محەممەدی کوردستان 24 ئەنقەرە. جبوی داگیر کیر روزانه من شانازیەکەم بە هەموو ئەو کچە و هەموو نمونەی ئەو کچانش کە هەمیشە کۆڵنەدەرن ئازانە هەموو کارێکەکەن بۆیە هەمیشە خۆشبەخت بن و چێژ لە زیندوو بوونتان ببینن بەسە ببینن کە ژیان چەندە سەختە. ئێمە هێشتا لە زۆربەی خۆشیەکاندای بە هیوام کە ژیانی هەموو ئەو کچانە و کچانی دیکەی جیهانیش بە باشتر و باشتر بەڕێوە بچێت. بەرگە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24م پێشکەشکردن بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێت. ماڵەوە.